قد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. صدق الله العظيم. آمد أبواني بريز سلاوي خواي قورتان ليبي ساڵانە لەگەڵ هاتنی مانجی مەولود شاری هەولێری خۆشەویست شان بەشانی شارەکانی تری کوردستان لە کەرنەڤاڵی خۆشی دا ئەبێت و خۆشی و شادی ڕائەگەینێ. ڕۆژانە بە درێژایی مانجی ڕەبیعی یەکەم لە ژمارەیەکی زۆر لە مزگەوتەکانی کوردستان ئەو یادە پیرۆزە بەرز و پیرۆز ڕادەگیرێ و هەروەها لە ناوەندەکانی ترش چ ناوەندەکانی کۆمەڵایەتی و یا ناوەندەکانی جەماوەری ڕێزێکی گەورە لەم یادە ئەژیرێ. ئەوەی مایە خۆشحاڵیە شانبەشانی شوێنە کۆمەڵایەتیەکان شوێنە ئەکادمیەکانیش بە گرنگیەوە تەماشەی ئەم یادە پیرۆزە ئەکەن، هەوڵ ئەدەن لە بواری ئەکادمیشەوە بایەخێکی تەواو بەو یادە پیرۆزە بدەن. ئەوەی ئیمڕۆ کۆلێژی زانستە ئیسلامیەکان لە زانکۆی سەلاحەدین بە هاوکاری ڕێکخراوی مەلا ئەمین ئەو کاریان ئەنجام داوە لە کۆنفرانسێکی زانستی لە ماوەی 2 ڕۆژ لەسەر بواری ڕەحمەت و بەزەیی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لێکۆڵینەوە ئەکەن. جێگای دەستخۆشیە بۆیە بە ناوی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان دەستخۆشیێکی گەرم لە ڕێکخەرانی کۆنفرانسەکە ئەکەین. هیوای سەرکەوتون و سەرفرازیان بۆ دەخوازین و هەروەها دەستخۆشیش لە زانکۆی سەلاحەدین بە تایبەتی سەرۆکی زانکۆ ئەکەین کە بەردەوام پشتیوانە لە کار و چالاکی ئەکادمیە ئیسلامیەکان بۆ ئەوەی خۆمان شیکردنەوەی تەواو لە بۆ دەقە شەرعیەکان بکەین، نەک چاوەڕوانی خەڵکێکی دژ بە وڵات و خاک و نیشتیمان و دژ بە ئاراستەیمیان ڕەوی بکەین سوود لە بۆچوونەکانی ئەوان وەربگرین. بۆیە ئەو هەنگاوە هەنگاوێکی پیرۆزە. هیوادارم ساڵانی داهاتوو لە سەلایەنە جیاجیایەکانی ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەڵوەستە بکرێ، بە تایبەتی بواری نیشتیمان پەروەری. هیوادارم ساڵی داهاتوو یەکێک لە ئامانجەکانی کۆلێژی زانستە ئیسلامیەکان بریتی بێ لە ئەنجامدانی کۆنفرانسێک لەسەر هیزری نەتەوایەتی لە دید و بۆچوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، چونکە لایەنێکە پێویستە زیاتر بایەخی پێ بدەین. ئیمڕۆ خەڵکێک ئیشەکە بۆ ئەوەی ئینتیمای نیشتیمانی کەم ببێتەوە. ئیمڕۆ خەڵکێک ئیشەکە بۆ ئەوەی تاچی کورد ئینتیمای لە بۆ کوردستان نەبینێت. بەڵام هەمووشمان دەزانین ئاینی پیرۆزی ئیسلام و بژمارەیەکی زۆرش لە فەرمایشتەکانی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ داکۆچی لەوە ئەکەنەوە مرۆڤ پێویستە هەموو کاتێک خاک و وڵات و نیشتیمانی خۆی خۆش بوێت. شوێنە پیرۆزەکان لە قورئانی پیرۆز ئاماژەیان پێدراون. 3 شوێن بە پیرۆز لە قەڵەم دراوە. یەکێکیان مەسجید الأقصا کە خوای گەورە فەرمی الذي باركنا حوله. ئەوەی دووەمیشیان شاری مەککە کە خوای گەورە فەرمی للذي ببەکەتە مبارەکا وهودا للعالمین. ئی سێمینیان خاچی کوردستان کە خوای پەروەردگار دوای ئەوەی دوعایەکەی حەزرەتی نوحی قبول کرد کە دوعای کرد ربی ئەنزلنی منزەلە مبارەکە، خوایە کە شتێکەم لە شوێنێکی پیرۆز بوەستینی، خوای گەورە دوعایەکەی قبول کرد وەستەوەت عەلە الجودی. جودیش یەکێکە لە شاخە سەرگەشەکانی کوردستانی گەورە. بۆیە کوردستان شوێنێکی پیرۆزە بە بڕیاری خوای پەروەردگار. ئەرکە هەمومان ئینتیمامان هەبێ لە بۆ ئەو پارتە زەویە کە خوای گەورە نیعمەتی لەگەڵ ئێمە کردووە لەو پارتە زەویە ژیاوین و هەروەها خزمەتیشی بکەین و سۆز و خۆشەویستی و مەحەبەتیشمان بۆی هەبێت. بۆیە هیوادارم کۆلێژی زانستە ئیسلامیەکان بۆ ساڵی داهاتوو ئەم بابەتە لە بەرچاو بگرێ بۆ ئەوەی هەمومان پێکەوە هەر یەکە و بە شێوازێک بەشدار بین لە خزمەتکردنی خاک و وڵات و نیشتیمان. دووبارە دەستخۆشی لە کۆلێژی زانستە ئیسلامیەکان و ڕێکخراوی مەلا ئەمین دەکەم و هیوای کاتێکی باش و بە سوودیشتان بۆ دەخوازم لەگەڵ توێژینەوەکانی ئەم کۆنفرانسە. والسلام عليكم ورحمة الله وبركاته. قسەی کۆتایی ڤار دەیکات.